بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم گەلێک ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە کامێرە و کۆنتڕۆڵ دەینەوە خزمەتی وادارم هەتا دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵ ما بن. خۆشەویستانم دیارە هەفتەیەکی پڕ لە ڕکابەری بەڕێواچیم ئەم هەفتەیە کۆمەڵی دیاری گرنگ لە چامپیۆنز لیگ بەڕێواچی هەندێک یانە ئەیتر دۆخیان لە مەترسیە و ئەبێ ئەم هەفتەیە خۆیان ڕزگار بکەن لە دۆخی بەشلۆنەوە دەست پێکەین. بەشلۆنە پاش شکستی کلاسیکۆ توانی شەوی ڕابردوو برنەوەیکی گرنگ برنەوەیکی باش بەرامبەر بەیانەی ڤیاڕیال هەر لە تایمی یەکەم بە 3 گۆڵ بەدەست بێنێ هاوکات تیشکە خەینە سەر یاری نێوان هەردوویانەی مانچستەر یونایتد چێلسی لە پرێمەر لیگ هاوکات دۆخی چێلسی لە چامپیۆنز لیگ پاشان دەچینە سەر میلان لە چامپیۆنز لیگ ئایا سەرەکەوێ یاخود سەر ناکەوێت بۆ قۆناغی 16 میوانەکانم برای بەڕێز و خۆشەویستم بڕیار تەراشەوە بەکاری تایبەتی پێیان بڕیارجیان زۆر بەخێربێت. سپاس کاکبەران. لە سۆدیۆکانی هەولێریشەوە زۆر بەڕێز برای عەزیزمان بۆتان عومەرمان لەگەڵەش و بەکاری تۆ پێکاک بۆتان سپاس دەکەم. سپاسی ئامادەبوونتەکەم. زۆر سپاس کاکبەران. سپاس بۆ تۆ بۆ کاک بڕیاریش. زۆر سپاس کاک بڕیار لە تۆ دەست پێ یەکەم. بەشلۆنە دۆخی ناجێگیرە، یعنی بەگشتی بەشلۆنە لە یاریەک بۆ یاریەک دۆخی گۆڕێ، یعنی بۆ منە لە کلاسیکۆ ئەو ئاستا بەرزمان نبینی، یعنی هەر بەگشتی لە یاریە گەورەکانە بەشلۆنەیەکی گەورەمان نبینیوە. دوو یاری بەرامبەری تەن کردووە کە ئینتەر ئەم ساڵ تیبێکی زۆر سوپەریژ نییە، تیبێکی متەوازعە. لە خولی تاڵیش قسەکەمان ئەوا سەلمێنێ بە هەر دوو یاریەکە نەیتوانێەوە سەرکەوتن تۆمار بکە. یاریەک شکستی ناو یاریێکی ژێکسان بووە لە بەرامبەر بایر نادۆڕاوە، کلاسیکۆی دۆڕانووە. یعنی دۆخی بەشلۆنە بەگشتی پێشەویستە سەر پرسیارەکە ئایەکە بۆ نمونە ئەم برنەوە لە ڤیاڕیال چی بەسەر دۆخی بەشلۆنێ بۆ یاری چامپیۆنز لیگ بەشلۆنە بۆ لە یاری گەورەکان برنەوە تۆمار ناکە. سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاکگۆران، سپاس بۆ کاک بۆتان لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمان دەبێت. ئەگەر بیر بێ مانگێک سەرەتای وەرز بووە لەم ستۆدیا گفتوگویەکمان کرد کاک داراوانمان لەگەڵ بۆ کات لە ستۆدیۆ هەولێر باسمان لە ئامانجی بەشەلۆنە کرد بۆ وەرزی نوێ. پێم وا بووە لەو کاتەشدا ئاماجی بەشەلۆنە لەم وەرزەدا لە لالیگادایە، لە چامپیۆنز لیگدا نیە، بەڵام بەو مەرجەی لە چامپیۆنز لیگ لە قۆناغی کۆمەڵەکان یان سەر بکەوێت یان بە دۆخێکی وەهایە سەر نەکەوێت کە شایستەی ڕەخنە نەبێت. بەڵام ئەوەی ئێستا بەشەلۆنە دەبینین لە چامپیۆنز لیگ بەڕاستی شایانی ڕەخنەیە و لە لالیگاش بە هەمان شێوە لە پاشەکشەکە لە ڕکابەرەکە تا ڕادەیەک پاشەکشەی کردووە بەسەش کردوێتی. بەشەلۆنە کاکگۆران بە چەند دۆخێکی ئینتیقالیدا ڕۆیشتووە لە ماچە وەرزی ڕابردوودا. لاپۆرتا بارتۆمیۆ دەست لێ کارکێشاتەوە لە ژێر شارە، لاپۆرتا هاتووە، دواتر گەیشتنە وەرزێکی نوێ، گرێبەستی میسیان نوێ نەکردەوانەیە، کۆمان دەستی بە کارەکانی وەرزی نوێ کرد، چەند هەفتەیەک ڕۆژت و بە نزیکەی لەم کاتانەدا بە دوور خرایوانێ و چاوی وەڕایەنەر چاوی توانی تا ڕادەیەک تیپەکە ڕێک بخاتەوانێ و لە پلەی نوێیەمەوانێ ئەو وەرزە بیگەێنێتە پلەی دووەم و سەریخە بۆ چامپیۆنز لیگ کە نزیک بولەوەی سەر نەکەوێت متمانێکی بەدەستێنا. دۆخێکی ئینتیقالی دیکە لەم هاوینەدا بوو کە چەند گرێبەستێک لەم یانەیەدا گرێبەستی گەورە ئەنجام درا. هاتنی لیڤاندۆڤسکی، رافینیا بۆ یەڵی هێرشبردن، کۆندی بۆ یەڵی بەرگریک، کریستینسن، مارکۆز ئۆلۆنسۆ، ئەو چەند گرێبەسە کرا و دواتر چاوی لە سەرەتاوە باش دەرکەوت. بەڵام خاڵی لاوازی هەبوو، چەند جارێک خاڵ لاوازەکەم باس کردو ناچمەوە سەری لە یەڵی بەرگریدا بووە. ئەمێ ئێستا لەسەر ئیشەکانی کارگیێڕی بەشەلۆنە گفتوگوێ بکەین. کارگیێڕی بەشەلۆنە لە هاویندا گرێبەستی کردووە، بۆ کوێ گرێبەستی کردووە؟ باش جوانە. بۆ دڵی بەرگری کردوێتی، کریستنسنە، کۆندیە، ئاراخۆشی هەیە، پیکێشی هەیە، گارسیاشی هەیە بۆ ڕەخنەی کە لە سەرەتی. شێوازی یاریکردنی بەشەلۆنە پێویستی بە دوو باڵی بەرگری خێرایە مەهاری بن، توانای ئەوەیان هەبێت چ لە ڕۆڵی بەرگریەکەی خۆیاندا و لە ڕۆڵی هێرشبردنەکەشدا هاوکاری هێرشبەرەکان. گرێبەستانیان جەم نەداوە وایە؟ گرێبەستانیان جەم نەداوە. ئەلۆنسۆ یاریزانێکی خێرانیە؟ یاریزانێکی خێرانی و ناتوانێت بۆ ستایلی ئێستا یاریکردنی بەشەلۆنە سوود بەخش بێت. لە باڵی ڕاستکێت هەیە سێجۆ ڕۆبێتۆ ئەو یاری نەکا چی یاری دەکا؟ کۆندی یاری دەکا، کۆندی یاریزانی دڵی بەرگریە. ڕاستە. واتە بەشەلۆنە لە مێرکاتۆشدا تەواو دەستی نەخستوێتە سەبرینەکان. ڕاستە وەکو هێرشبەری سەرڕەم لیڤاندۆڤسکی هێناوە کە ئێستا ڕنگدانەوەی بەسەر ئاستی یانەکەەوە هەیە. ئەگە لیڤاندۆڤسکی لەم وەرزەی لە بەشەلۆنەدانە بایە بڕوا بکە لە پلەکانی چوارەم بەرەو دواوە ئەبوو
هەر لە چامپیۆنزیکیش زۆر خراپترە بوو لەبەر یاری تەرمینانی لە یاری گەڕانەوەدا بلەگنێ کامنۆ ئەوە لیڤاندۆڤسکی بە جوهدی خۆی یاریەکە یەکسانەکاتەوە. ئێستا بەشۆنە بە چی یاریەکە لە سەردەمی چاویدا بە تیکی تاکە یاری دەکات بە کوورە شامی لە یاری دەکات. کاک برا ئەمە پرسیار لەوە بکەم دواتر سمە کاک بۆتان بەڵام ئەم یاریزانی ئەسەی بە شلۆنە تەقابولی ئەم تیکی تاکایەکەن ئەمە قسەکەی کاک گۆران چاوی و لاپۆرتا دەیانەوێت بە زۆر مۆرکی تیکی تاکا و کوورە شامیلە دیسا بکەنەوە بەری یانەکەدا. ئەمە لە کاتێکا کەرەستەکان کە بریتین لە یاریزانەکان توانای جێبەجێکردن و تەطبیقکردنی ئەم پلان و ستایلیان بۆ ئێستا نییە. لەم قۆناغەدا بارشەلۆنە پێویستی بەڕایەنەرێکی واقعی وەک ئێرنستۆ ڤالڤێردیە کە سەردەمانەی ڕخنەی لێ دەگیرە ئەو ستایلە و ئەو پلانە جێبەجێ بکات کە یاریزانەکان توانای جێبەجێکردنیان هەیە و دەتوانن سوود بەیانەکە بگەێنن. سەرج لە یارەکانی ئەم وەرزەی بارشەلۆنە بدە 3 یاری کردو لە چامپیۆنز لیگدا چەند گۆڵی لەسەر تۆما کراوە 7 گۆڵ چەند خاڵیەیە 4 خاڵیەیە بەرامبەر بایرن ئاماژە پێکە شکستێنەوە بەرامبەر ئینتەر لە ناوی ئیتاڵیا شکستێنەوە بەرامبەر ئینتەر لە یاریگای خۆیدا یەکسان بووە بە تامی شکست لە ئیسپانیا چەند یاری قورسی ئەنجام داوە تەنها یەک یاری قورسی بەرامبەر ڕیال مەدرید ئەنجام داوە ئەو ئەنجامەکەی بووە کە بە ئاست و بە ئەنجام شکستیەناوە. ئەمە پێمانەڵێت بەرشەلۆنە خاڵی لاوازی زۆرە و چۆن گۆڵی لەسەر تۆما کرام هەفتەی هەفتەی بۆ چۆن گۆڵی لەسەر تۆمارە کرێت لە یارین تەرمینانە خاڵی لاوازەکەی بەرگری بووە لە یاری کلاسیکۆدا بە هەمان ستایل گۆڵی لەسەر ئەنێ گۆڵی هاکان تۆماری کرد لە ناوی ئیتاڵیادا هەمانەوە گۆڵی ڤالڤێردیە کە لە یاری کلاسیکۆدا تۆماری کرد دەتوانێت ئەم خەلەلانە هەیە چاویش ڕەنگە هەستی پێ بکات ئایا فشاری لەسەرە یان ناتوانێت گۆڕانکاریانەکات پۆسکێز لە سەرەتای وەرزەوانەیە خاڵی لاوازیانەکە بووە بەڵام تا ئەو کاتێ ڕەخنەکانی لێ نەگیرا و ڕەخنەکان زۆر نەمونە سەمی یاریزانەوە کلاسیکۆ زیاتر سەقی نەکردوانێ جورئەتی ئەوەی نەبووە بیکاتە سەر کورسی یەدەک ئەمە خاڵی لاوازی چاویە بە هەر جۆرەبی ئەو ڕایەنەرە ئەو لەوە بەرپرسا لەبەرامەڵەوەی چاکردووە لا ئەخۆستم ئەوەیە تا لە کلاسیکۆدا زەق نەبووە نەبووە فشاری میدیای لەسەری ئەگەر هەستی پێ نەکرد بێت کەواتە ڕایەنەرێکی خراپە هەستی پێ نەکردووە درکی پێ نەکردو بە خەلەلەکە ئەگەر هەستی پێ کرد بێت و تواناشی نەوە بێ گۆڕانکارێک بکات جارێکی دیکە هەر ڕایەنەرێکی خراپە لەبەرەوەی وەکو ڕایەنەر ناتوانێت ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکات. دەست خۆش زۆر باشە کاک بۆتان سڵاو لێبێ سپاس دووبارە بۆ ئامادەبوونت بڕیارتەها باسی هەندێک وردەکاری جوانی کرد لەسەر خاڵە لاوازەکانی بەشلۆنە بەتایبەت نەبوونی باڵی بەهێز باڵی خێرا کە بەشلۆنە پێویستی پێیەتی لە ئێستاە لە هەمان کات ئەم تیپە دۆخی ناجێژیرە بۆ نمونە لە چامپیۆنزێک 7 گۆڵی لەسەر تۆمارە کرێ بۆ نمونە خاوەنی 4 خاڵە یعنی نازام چاوی توانای گۆڕانکاری گەورەی نییە لەم تیپەیە تۆ لەسەر بەشلۆنە چیەڵە یعنی بۆ ئەم تیپە لە یاری گەورەکان ئەم ساڵ ناباتەوە ئەگەر چی کۆمەڵە گرێبەستی باشی ئەنجام داوە بۆ نمونە لە هێڵی پێشەوە یاریزانێکی قەناسێک و لیڤاندۆڤسکی کەوەکو کاکبڕیار ئاماژەی پێکرد تەنها و یاریزانە بتوانی یاریەکەی ئینتەر میلان یەکسان بکاتەوە ئەو ئەنجامەکەی تا ڕادەیەک بۆ بەشلۆنە هێنایەوە کە یەکسان بوون بۆ تامی شکست بەشلۆنە دۆخی چۆنە لە ئێستاە باش وەڵامی گۆڕانکاریەکان دەدەمەوە بەڵام دەمێرەوە دەست پێ بکەم کاک گۆران ئەو گرێبەستانەی بەرشۆنە ئەنجامی داوە من بۆ چوونی خۆم لیڤاندۆڤسکی لێ بێتە دەرەوە هەمووی گرێبەستی گەورە نین گرێبەستی سادەن بەرشۆنە ئەنجامی داوە بەڵام گرێبەستی زۆری ئەنجام داوە ئەوەیە چونکە ئەگەر بتەوێت تۆ گرێبەستی سوپەر ئەنجام دەیت وەک کاک برایش ئاماژەی پێکرد تۆ پێویستت بە دوو باڵا کە بۆ تیکی تاکا کە ئەوش خۆت تۆ خۆت شێوازی یاریکردنی خۆت ناگۆڕی کە شێوازی یاریکردنی خۆت ناگۆڕی ئەو پلانێک ئەو یاریزانانی کە ئێستا لە بەردەستە ئەو پلانەی پێویست نییە کە تیکی تاکا بێت شێوازێکی دیکەی پێویستە کە ڕاهێنەرێک دیک بۆ تۆ مادەم ئەوە ناکەیت پێویست بەوە بوو کە یاریزانی تیک تاکە بگوازێتەوە بۆ بەرشلۆنە ئەمە نەکراوە لایەنە بەرشلۆنە ئەو یاریزانانەی پەیوەندیان بە بەرشلۆنە کردووە لە هەندێک لایەنەکانیان یەدەک بوونە ئەوە تا یانەکانیان پێویستیان پێ نەبوو دەستبەرداریان بوون هەندێکیشیان بەڵێ ینی یاریزانی سەرەکی بوونە بەڵام سوپەر نەبوونە ئەوەی کە هەموو ئەمانەی داپۆشی گرێبەستی لیڤاندۆڤسکی بوو کە لەگەڵ بایرن مونیخ زۆر ینی لە ڕووی میدیاوە دەنگدانەوەی هەبوو وای کرد کە وامان نیشان بدات کە بەرشلۆنە گرێبەستی گەورە و زۆر باشی ئەنجام داوە ئەم قۆناغی بەرشلۆنە پێم وایە قۆناغێکی دروستکردنەوەی تیپە هێشتا ماویەتی ئێمە نابێ وا بزانین بەرشلۆنە تیپێکی ئامادێ بۆ بردنەوەی ناسناوەکان هێشتا ماویەتی بۆ دروستکردنەوەی تیپەکە ڕۆڵێکی باشی بێت و وەک ڕاهێنەر ئەو ئەرکەی پێسپێدراوە جێبەجێ بکات با پێم وایە دەرفەت بۆ جاوی هەیە بەڵام نەیکردووە چۆن یعنی تۆ سەری گاوێ بکە
زۆری ئەرکەکانی گاوی کە جاوی پێیداوە زیاتر ئەرچی بەرگریە باشە کە ئەرچی بەرگری بەم یاریزانە دەدەیت زۆربەی کات لە نێو یاریگادا بۆچی لە شوێنی بۆ نمونە بۆسکێز بە سەرەکی یاری ناکەی بۆ ئەو دیۆنگش بێتە نێو یاریگا ببێتە یاریزانێکی سەرەکی ئەو کاتە تیپەکە گۆڕانکاری تێدا دەکرێت بەڵام جاوی ئەمانەی نەکردووە تا ئێستا نەشی توانیوە بیکە پێش وایە زەحمەتە بە ئاسانی جاوی بتوانێت ئەم گۆڕانکاریانە بکە ئەو کاتە جاوی پێم وایە زۆر باش سەرکەوتو دەبوو هەمومان بیرمانەکە ڕێکارد وازی لە ڕایەنەرایەتی بەرشلۆنە هێنا گواردیۆلا هات کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی لە بەرشلۆنە کرد بۆی کە ئەو یاریزانانەی بۆ نمونە وەکو دیکۆ وەکو لارسن یەک دنیا یاریزانی دیکەی باش هەبوون لە بەرشلۆنە بەڵام وتی تاکو ئێرە و کۆتایی دەبوو جاوی لەگەڵ هەندێک لە یاریزانانی کە ئێستا لە بارن بە سەریانەکەەوە لە کۆتایی وەرزی ڕابردوو ئەوان دەستبەرداری هەموو ئەم یاریزانە بێت بە پیکەی و بە بۆسکێس و بە دەستبەرداریان بۆ کاک بۆتان بەڵام کەسیان نەڕۆشتن کە بۆ نابی بێنەوە ناو نێو پێکاتەی جاوی بۆی تۆ بتوانانی مسەیتەر بی لەسەر تیپەکە بۆی بتوانانی خاوەن بڕیاری بۆی بتوان تیپێکی نوێ ببینی لایەنێ بەرشلۆنە ئەو کات پێم وایە فشارەکانیش بۆ سەر بەرشلۆنە کەوت دەبنەوە ئەوەی ئێستا لەسەر بەرشلۆنە وای کردووە فشارە زۆرەکانن کە تیپەکەش توانای ئەو ژێر ئەو فشارە نییە کە لێی داوا دەکرێت زۆر باشە دێم وڵات کاک بۆتان کاک بڕیار بەرشلۆنە ئەم هەفتەیە لە چامپیۆنز لیگ تاقیکردنەوەیکی ئەزانی چی یعنی دۆخی بەرشلۆنە وای لاتەوە ئەڵێن پێویستیە معجزەیە بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو پێویستی بە ئەنجامی ئینتەر میلانە بە ئینتەر میلان شکستی وەها بێنێ بەدەستی خۆی بکاتە دەرەوە یعنی تۆ ئەبێ بەرامبەر تەنها بەرامبەر ڤیکتۆریا پرسن سەرکەوتن تۆمارکە ئینتەر تاوە تێدەگاتە قۆناغی داهاتوو کەواتە نەڵێم ناگاتە قۆناغی داهاتوو بەچکە تۆ پێی بەڕاستی هەمووی ئەگەر و نەگەرەگەێت بەڵام هەرو بۆ شکۆی بەرشلۆنە بۆ نمونە چی بکا بەرامبەر ینی بایرن بۆی سەرکەوتن تۆمار بکە ئەگەر چی بۆ نمونە بایرن ئەم ساڵتی بێکی باشە ینی لە چامپیۆنز لیگ ئەوەی سەرماندووە ینی گەشتۆتە قۆناغی داهاتوو لە هەمان کاتە لەم یارینەی دوایی بۆندەزیکاش گۆڵی زۆری تۆمار کردووە ناگریسمان گۆڕانکاری کردووە یعنی بەرشلۆنە بەم دۆخەوە بەرامبەر ڤیاریال کۆمەڵە گۆڕانکاری ئەنجامدا بوو ئەگە ئەم گۆڕانکاریانە بەردەوام بێ ئەگەر ئەم پێکاتەیە بەردەوام بێ پێ وایە بەشە بتوانێت لە بایرن بێتەوە ئەوەی کە گۆڕانکارەکەی قسەی لەسرە بۆسکێسە ئەگە بۆسکێز یاری نەکات بە ڕای من ئەگەر کیسە یاری بکە ڕەگە بڕایتەوە دیۆنێک بیان کاک بۆتان پێوا بێ دیۆنێک یاری بکات هەرە بە ئەیزانی خۆدان بووە من کیسە وەکو لایەنە بەرگریەکەی ئەڵێم بۆ شوێنەی بۆسکێسیش من کە لە ئیسیمیلان سەرنجم داوە سەرکەوتوترە نەک ئەو شوێنەی گاڤی کە نزیکە لە هێرشبەرەکان لەبەرەی توانای هێرشبەری توانای تەکنیکی کیسێ لاوازە بۆ نزیک بنەوە لە یاڵی سزا تو یاریزانی تەکنیک بەرزە پێویستە تیسێ لەمانە لاوازە بۆیە بۆ شوێنی بۆسکێز ئەگەر یاری بکات باشتر دەبێت بۆ بەرشلۆنە بە حکمی کە بایرن هەمیشە لە قەوانەیە بە تۆپی درێژەوە دێتە پێشەوە ئەمان هەیە زۆر کاتەر کیمی سۆپێک لە باڕاستەی ئەمقی یاریگا تۆپێکەڵەدا بۆ مۆلەر تەنها قاچی بڵاوە کاتەوە دەبێت هێرشێکی مەترسیدار ینی لەبەرەوەی بە سێ لەمسە بایرن ژێر بۆ ستایل یاری دەکات بە کەمترین لاکانیشی زۆر خێران لاکانیشی زۆر خێران بۆیە مەترسی هەیە لەسەر بەرشلۆنە و بەرشلۆنەش بە ڕێژێکی زۆر لە چامپیۆنز لیگ ماڵاوایی کردووە تەناوە ماوەتەوانێت ئەنجامەکان ببینین و لە سایە 5 ئەمەلی ئەمیانەیە ماوە بۆ قۆناغی داهاتوو لە هەموو حاڵەتێکا بەرشلۆنە پێویستی بەوەیە خاڵە لاوازەکانی باش بکە کا گۆران ئیتر کاتێ بەرامبەر بایرن خاڵی لاوازی باش دەکات بۆ لالیگا ڕنگدانەوەی ئەبێت بۆ جامی شای ئیسپانیا ڕنگدانەوەی بێت ئەتوانێت کێبڕکەی لالیگا بکاتەوانێ و یانەکە متمانەیە لە دەست نەدا لەبەرەوەی ئەم شکستانی چەند وەرزی ڕابردوو متمانەی لە نێو یانەکەدا کەم کردوێتەوانێ وەشکستیش بەرامبەر ریال مەدرید هێندەی دیکە ئەم متمانەی کەم کردەوە ئێستا بێدەم قۆناغە جارێکی دیکە دەستکەنەوە بە دروستکردنەوەی متمانە برنەوەی چەند یاریەک و بدوان بەرامبەر بایرن میونخ شکستنێن ئەمە زۆرە بۆ بەرشلۆنە ئێستا زۆر باش کاک بڕیاری خاڵە لاوازەکان باش ئێستای بەرشلۆنە بە ئاسانی تۆپ لەدەست دەدەن بەحسا بێ یاریال نەکەین کە لیڤاندۆڤسکی ئەگەر سێری گۆڵی دووەم بکەیت کاتێک تۆپەکەی دەچێتە قاچ چەند چرکەیەک دێت یاریەکە بەرگری ڤیاریال بە سێرەکەن بە ئاسانی شوتەکە ڤیاریال زۆر خراپ بوو یاریە ڕاستە ئەمە بەرگری خولی ئیسپانی بە چەشنێ بەڵام کاتێک تۆ لە چامپیۆنز لیگ یاریەکەیت بەرشلۆنە تۆزێک ینی تۆپ لە دەستدانی زیاترە و درەنگ تۆ بۆ دەگرێتەوانێ ئەم ستایلە بۆ تیکی تاکا زۆر نامۆیم تیکی تاکا پشت بەوە بەستێک لە چ شوێنێکە تۆپە لە دەستدا ڕاستەخۆ بە زۆرترین یاریزان فشاب خەرە سەر هەڵگیری تۆ لەلایەن کە لە لای یانەی بەرامبەرە تۆ بەرگرەوانێ ڕوبەری لێ بچووکەرەوە ئەمان ئەمە زۆر درەنگەکەن وا دەکەن تیپی بەرامبەر بە ئاسانی هەر شەڵگەڕاوە بنیاد بنێت و گۆڵیان لەسەر تۆمار کرێت کام خاڵە لاوازانەی چاک کرد
وردە وردە بەشەوەنە بەرە باشتر ڕۆ بەڵام ئاەتوانێت چاکی بکات زۆر باش ئەمە قسەکەیە زۆر باشە کاک دوایی دێمە سەر پرسیارێکە کراوە کاک بۆتان بەشتۆنە گەل لەم قۆناغی کۆمەڵەکان بکرێت دەرەوە زۆر بە کورتی یعنی پێم بڵێ ئایا ئەمە شکستە بۆ چاوی ئایا ئەمە ئابڕوچوونە بۆ چاوی خراپە بۆ چاوی یاخود بۆ شکۆی بەشتۆنە لەم قۆناغەیە بکرێت دەرەوە تیپەکە ئایا ئەکرێ بڵین ئەمە ینی بۆ نمونە خراپە بۆ ئەم ڕاهێنەرە یعنی ئەبووە هیچ نەبووە بگەی شایەتە قۆناغی 16 بەڵێ کا گۆران یعنی قۆناغی یعنی بەرشۆنە بار من خەتی پێچی زەبەلاح بگەورە ئینتەرمیلانیش ینی ئەم ساڵە کەتی پێچی سوپەر نییە بۆیە پێم وابوو دەرفەت لە دەستی خۆی بوو یانێ بەرشۆنە بۆی بگەشتە قۆناغی داهاتوو بۆیە ئەگەر لە قۆناغێکی لە گروپێکی دیکەی قڕستر بە بڵێ پێم وابوو ئاسایی بەڵام بۆم قۆناغە پێم وایە شکستێکی گەورەیە بۆ بەرشۆنە سەر نەکەوێت بۆ قۆناغی 16 خولیانە پاڵەکانی ئەوروپا کە سەر ناکەوێت بۆ قۆناغە باشە کاک بۆتان یەکێک لە پرسیارەکان حەزم کرد تیشکی خۆسەر برایەکی خۆشەویستمان لە کۆمنتەڵێ دەبوایە چاوی سەرەتا وەکو یاریدەر چۆن زیدان وەکو یاریدەریان سوەتی دەستی پێکرد وەکو یاریدەرێک دەستی بکاردایە بەکاری ڕایەندەرایەتی ئەو کاتە ئەزمموی زیاترە بوو بە تایبەت بۆ یانێکی گەوری وەکو بەرشلۆنە چی هەیە سەرم کۆمنتە پێم وایە بۆچونێکی زۆر جوان و لە جێ چکە زۆربەی ئەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنەری گەورە بوونە بە یاریدەدەرەوە دەرکەوتونە ئەو بۆ نمونەی ئارتێتاش وەرگرین ینی هەر زیدانە ئەما ئێستا ئەو ڕاهێنەرانی کە لە یاریدەرەوە دەستیان پێکردو کاری گەورە بەڵام جاوی لە خولی قەتەر بۆ خولی ئیسپانی کە پێم وایە خولی ئیسپانی یەکێک لە خولە قورسەکان پێچەوانی ئەوەی کە دەوترێت خولێکی ئاسانە و بەراورد بە خولی ئینگلیزینا خولی ئیسپانی خولێکی ئاسانیە خولێکی قورسە جاوی هەنگاوی باشنا بەڵام هەنگاوەکانی جاوی وەستان نەیتوانی پەرە زیاتر بە توانای تیپەکە و توانای خۆشی بدە بۆ ینی بڵێن جاوی یەک لەو ڕاهێنەرە هەرە گەورانە ئێستا جاوی نەبووتە ڕاهێنەرێکی گەورە و پێشم وایە ئەم ئەنجامانە بەخراب لەسەر کای ڕاهێنەرایەتی ئەو دەشکێتەوە زۆر باشە دەست خۆش بەشتۆنە بەجێ بێڵین کاک بڕیار لە پرێمەردی هەفتەیەکی گرنگ بەڕێوە چێمان سەر یونایتد ڕوبەڕوویانەی چەلسیە بێتەوە ینی لە ئێستامان سەر یونایتد لەژێر بەتایبەتی چەلسی لەژێر سەرپەرستی پۆتەر ینی ماوەی 4 یاریە تەنها یەک یاری نەیتوانیەوە سەرکەوتن تۆمار بکە لە سێ یاریە براوە بووە لە چامپیۆنزیک دوایی لە میلان بردوێتەوە تقریبەن ئاسی تیبەکە ئێستا لە پلەی چوارەمی ڕیزبەندە 20 خاڵ لە دوای ئەویش پێم وایە ماسەرە بە 19 خاڵ لە پلەی پێنجەمایەکە هەڵانە بم یاریکی زۆر گرنگ مانستەر یاری هەفتەی پێش و لوتکەی لە یانەی تۆتەنهام بردەوە بە 2 گۆڵی بێ وەڵام یاریکی باشی کرد ینی ئەگەر چی ڕۆناڵدۆ کاردانەوەیش خراپی پێشانە بەڵام تینهاگە و ڕاهێنەرەیە کە بۆ نمونە من پێی سەرسامم بڕیاری گەورەدا ڕۆناڵدۆ تا خولە شێشتان و نایەنێتە ناوە کە بەڕاستی ئیشەکە یاریزانە مێژوویەکانی ئەو تیپە یعنی بێ ڕاهێنەر ئەمە بۆچوونی خۆمە بێ ڕاهێنەر بەو شێوەیە بێ ڕاهێنەر چی لە بەرژەوەندی گشتی تیپەکەی ئەوە بکە نەک دڵی یەک و دوان ڕازی بکە لەسەرم یاریە چیت هەیە و دۆخی چەلسیە بەسمەوە بە چامپیۆنزیگەوە کە بەڕاستی خاوەنی 7 خاڵە لە پلەیەکەمی ڕیزبەندەکە هەیە سەرەتا بۆ ماشێتی کە باسی لەوە کرد یاری ڕابردووی لە توتنام بردوێتوانێت ئەوە سێم یاری گرنگ بوو کە بردیوانێ پێشتر لە ئەرسیناڵی بردەوانێت دواتر لە لێڤەرپۆل سەرتا لە لێڤەرپۆل بردەوە دواتر لە ئەرسیناڵ ئێستا لە توتنامیشی بردوێت یاری گەورەکانی بردوێتەوە بێگومان بۆ مەرزە چەند وەرزێکشە ستی لە سەر و گەورەکانی پریمەلیگەوەیە شکستی بەرامبەرستی 6-3 ئەمە نیشانەی پرسیار لەسەر توانەکانی تینهاگ دروست ناکەن لەبەرەی تێنهاگ ئەم وەرزە بەڵێ بە واقعی جێدەستی بەسەر مانچستەر یونایتدەوە دیارە یانەکە ئێستا بەراورد بە چەند ڕایەنەری پێشووتر هەستەکەی گەشەی کردووە دۆخی جێگیرە ئەستەکەی دەستی خسۆتە سەر برینەکان تۆ سیر کە ماگوایەر کە بەرگریکارێکی خراپ بووە ئێستا لەسەر کورسیە دەگات لوکشاو ئاسی داوازیوە هەفتەیە یاری پێدەکات هەفتەی دواتر دەیخاتە سەر کورسیە دەک مالاسیا یاری پێدەکات بۆی دۆخێکی کێبڕکێ لە نێوانەکەدا دروست بێت وان بیساکە لە ڕۆی ڕووماڵی بەرگریەوە خراپ بۆ ئێستا داڵۆ دیاری دەکات و لەگەڵ ڤاران و لیساندرۆ مارتینێز و تەنسیقی باشیانەیە ئێستا هێڵی بەرگری ماشتونایتێت ئەو هێڵە بەرگری وەرزی ڕابردوونیە بە ئاسانی گۆڵی لەسەر تۆمار بکرێت باش یەکێ لە شتەگرنگەکانی ژەوەیە کە درەنگ تۆپ لە دەستدەن پێچانەی بەشەلۆنانێ ئێستا لە سەردەمی سۆڵشایر و ڕاڵفا ماشتونایتێت تۆپی لا بوو هێرشی دەبێت بەڵام بە ئاسانی تۆپیانە دەستدەانی ئەو بینی ڕاشوەرد تۆپی دەدە سانچۆ بەبێ ئەوەی هەماهەنگی هەبێت ئێستا هەماهەنگی هەیە ئەم درەنگ تۆپ لە دەستدەن درەنگ زوش تۆ بەرەگرنەوە و ئێستا پێگاتێکی جێگیریش دەبینیت ئاسی ڕاشفۆردی زۆر بەرز بۆتەوە ئاسی ڕاشفۆردی ئاستی کەیانە ئاستی جێگیری پێشکەش کرد یاریزانەکانش ئاسیان بەرز دەبێتەوە ئێستا ئەزانیت کە ئەم هەفتەیە سێ بەرگریکاری مانچستەر سابتن دۆزانیت مەگە چوارەمیان گۆڕانکاری تیا بێت لە یەڵی ناوەدە و کاسمێرۆش بووە بە سەرەکی لە نێوان فرێد و ماکتومینیادا
یاری دەکەیان ئێرێکسن ئەمە ڕۆڵەکە جیاوازە لە بەرەوەی ئەگەر کاسمیر یاریکە بوار بۆ ماکتومینای زۆرکەم لە بەهێر دوکان وەکو ئرتیکازی بەردەم بەرگری کارەکان یاری دەکەن بەڵام لە هەموو دۆخەکە کاسمیرۆ باشترە بەدڵنیایوانێ ئەزمموی کاسمێرۆ بۆ ماشتۆنیاتت باشترە بەڵام پێویستی بۆ و ڕاحات نەبوو لەگەڵ دۆخی پریمەلیگ و سەرەتا بەڵێ ئێسەکانە لە یاری ڕابردوودا ئاستی باشتر بووە لە یارەکانی سەرەتای وەرز لە هێڵی ناوەند برۆنە فێرناندز ئەنتۆنی سانچۆ ڕاشفۆرد ئەمانە توانیوانە مەنزومەیەکی هێرشبەری باشیانە بێت دەرفەتی کەم لە دەزەدەن گۆڵی باش تۆمارەکەن بۆیە ماشتۆنیاتت گەشەی کردووە بەڵام ئەم قۆناغا بۆ ماشتۆنیاتت قۆناغێکە کە دەبێت هەنگاوی زیاتر بنێت یەکێ لە خاڵە باشەکان بۆ مەرزەی ماشتۆنیاتەوەی کە لە چامپیۆنزیگانی کاگۆران یانەکانی دیکە سەرخاڵی چامپیۆنزیگن دڵنیا بە توتنامیژە چامپیۆنزیگ نەبایە سە کۆنتی خاڵی زیاتریە بوو چکمە ژەر سیفاتی هەیە لە چامپیۆنزیگ نەبێت ڕاستەخۆ لە خولەکەی خاڵی زیاتر کۆکاتەوە باشتر بکەمتر هیلاکە بێ وایە ئەوەی کە دەمێنێتەوە بەرامبەرەکەیەتی گران پۆتەرە دۆخی چێلسی بۆ جۆرێک کاگۆران کاتێ ڕایەنەر دەگۆڕێت نزیکەی 6 مانگی ژەم یانەیە دەکەوێتە سەرسکە ڕاست ئەنجامی باشە بێت لێڵی بەرگریە باشە بێت ستایلی یاریکردنیان دەبێت چامپیۆنزیگیش بێت دوور نیە چامپیۆنزیگیش بەر یانێ بۆتە کولتورێ بۆ ئەزمموی تۆکو ئەزمموی تۆخێل وەکو ئەزمموی تۆخێل وەکو ئەزمی دیماتیۆ لە 2012 ینی ئەمانەما بینیوە بۆیە جارێک گران پۆتەر ناتوانم هیچ شتێکی وای لەسەر بڵێم ڕاستە لە برایتۆن ڕایەنەرێکی سەرکەوتوو بووە و یەکێک لەو چانسانەشی چانسە باشەکان وەیە کە برایتۆن و چێلسی شێوازی یاریکردنیان لە یەکتریۆ زۆر نزیکە ئەمانە دەبینین لە کۆمەڵەکەشیدا تا ئێستا چێلسی سەرکەوتن یەکلایی نەکردوێتەوە لەبەرەوەی ئەگەر بێت و میلان لە داینەمۆ زەگرا بەرێتەوە ئەویش بەرامبەر سالزبۆرگ شکست دێنێت تەواو لە یاریی کۆتایی کۆمەڵەکەدا چێلسی پێویستی بەبرنەوە بێت لە داینەمۆ زەگرا بۆیە یەکلایی نەبووەتەوانێت و ئەو حاڵەتە تەحکیمیانش لە یاری ئەیسی میلان ڕوویدا کە من ناڵم پەنارتی نییە ئەمە ئیشی من نییە بەڵام کارتە سوورەکە خودی جۆرجینۆش کە جێبەجێکەری لێدانە سزاکە بۆ چێلسی دەڵێ کارتە سوورەکەی تۆمۆری مستاغنە بووە لە دوای ئەو کارتە سوورەشۆ لە دوای خولەکی حەفەوە یارەکە بۆ چێلسی یەکلای بوانێ بۆیە ناتوانم یانی یاسەنگانێکی وها بۆ گران پۆتەر کەم و دۆخی چێلسیش بۆ چەشنێکی جێگیریشینە یاری گەورەی نەکردووە یاری سبەی دەبێتە دەرفەتێکی باش زۆر باشە کاکێ بۆتان لە پرێمەرلیگ یاریی لوتکەیە بینین یاری نێوان هەردوویانەی چێلسی مانچستەر یونایتد وەکو کاکبرار ژاماژی پێدا یعنی ئەم دوو ڕایەنەری نوێن بۆ تیپەکە تقریبا تا ئەندازەیەک ئەکرێ بڵین لەو یارنەی کە ئەنجامیان داوە ئاستی تیپەکە جێگیرە ئاستێکی باش پێشەشەکەن یعنی بەتایبەت تینهاک کۆمەڵێک یاری گەوری ئەنجام داوایرە گەورەکانی بردۆتەوە لە بەرامبەرە تا ئەندازەیەک پۆتەریش بیاری میلان ئەبێ بڵین یاریشی گەورەیە هەردوو یارەکەی ئەگەر هەڵی ناوژیانیش بێسەکەوتنی تۆمار کردووە لەسەر ئەم یاریە چی ئەڵێ ئەم دۆخەی چێلسی بۆ بەستەرەوە بە چامپیۆنزیگیشەوە بەڵێ کا گۆران پێم وایە مێدیا زوڵمێکی زۆر لا تینهاک دەکات چونکە هەموو جوانیانە تینهاک ئەم ساڵ لەگەڵ مانچستەر یونایتد کردوێتی هەموو چای مێدیا دەچێتە سەر کریستیانو ڕۆناڵدۆ ئایا کریستیانو ڕۆناڵدۆ یەدەگە ینی سەرەکیە ئایا کریستیانو ڕۆناڵدۆ تووڕە دەبێت یاخود تووڕە نابێت ئەمە یاریزانێکی مێژووی یاریزانێکی گەورەیە بەڵام ئەگەر تۆ سەیری ئاستی مانچستەر یونایتد بکەی ینی بەڕاستی تینهاک دەتوانم بڵێم زۆر ژیرانە بڕیار لەسەر دۆخی یانەی مانچستەر یونایتد دەدات هەر ڕاهێنەرێکی دیکە بووایە ئەوەی بەرامبەر بە تینهاک کرا ینی پێم وابوو قبولی نەدەکرد بەو دۆخە لە سەرەتاوەکە ینی هەموو ئەو بابەتانەی کە ئێستا لەسەر مانچستەر یونایتد باز دەکرێت لە سەرەتای وەرزشەوە ئەمە کاریگەریەکی نەرێنیشی لەسەر دروست کردێت بەڵام هێشتا تینهاک و تیپەکەشی بەباشی هێناوە بۆ ئەوەی کە کریستیانو ڕۆناڵدۆ لە یانەکە دەڕوا دەچێتە تیپێکە بەشداری چامپیۆنز لیگ بکات ینی ئاستی کێشەی ناو ئەو تیپە مستەقر نەبوو بەهۆی ئەو دۆخی کە باسی لێوە دەکرێت بەڵام معنی ژیرانە مامەڵی کردو تاکو ئێستا شێناوێتی کریستیانو ڕۆناڵدۆ تووڕە دەبێت لە یاریگا دەچێتە دەرەوە ئەمیش لە کۆنگرە ڕۆژنامەوانەکان دەڵێت چارەسەری دەکەین ینی زۆر باش هاتووە و هەمومان دەزانین مانچستەر یونایتد ئەم ساڵەکە بە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر باش بوو بەراورد بە سەرەتای وەرزیش تیپەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆیە ئەم دۆخی ڕۆناڵدۆ لێ بێتە دەرەوە کە ئەگەر لە گواستنەوەستانە جارێکی کە قسە باسێ پەیوەندی بە ینی ڕیزیانەکە جێبێڵێت پێم وایە لەو دۆخت ینی مانچستەر یونایتد هێشتا جێگیرتر دەبێت بۆی کە ئەم قسانە لەسەر تیپەکە لا دەکەوێتەوە ئەوی بە تایبەت بێ بە چێلسی پێم وایە ئەمە یەک جار و دوو سێو نییە سۆلاری مۆرینۆ کۆنتی هەموو ئەو ڕاهێنەرانەیە کە لە ڕاهێنەرایەتیانە چێلسی بوونە دوای گۆڕانکاری لە ڕاهێنەر ئەم تیپە بۆ ماوەیەک لە ئاستێکی بەرز لە لووتکەیدا دەمێنێتەوە بەڵام
بۆ ساڵی دواتر یاخود بۆ چەند مانگێک جارێکی دیکە ڕیتمی ئەم تیپەدا دەبێتەوە. بۆیە پێم وایە و ئاستەی گران پۆتەر دەکات هێشتا ڕوون و ئاشکرانیە بتوانین بڵێن لەگەڵ چێلسی سەرکەوتویان سەرکەوتونە، بەڵام لەگەڵ ئەماشە هەندێک خاڵی ئیزابی هەیە کە لەگەڵ یانەکە کردوێتی، بەڵام من هێشتا بە ڕاهێنەراتی ئەو ڕاهێنەرە لەگەڵ چێلسی گەشتبین نیم. بۆچی ینی بۆ گەشتبینی لەبەرەوەی تاقیکردنەوەی قورسی نەکردووە؟ بێگومان ئەوە هێشتا لە چێلسی ئەمە دۆخێکە، ینی دەگوزارێ بۆ ماوەی چەندەکانە پێقۆبڵ نییە. نامە بەست لەوە نیە وەلا کاک بڕیار، بەڵام ینی ئەوەی کە لە چێلسی دەگوزارێ ئەوە پێمان دەڵێت کە ڕاهێنەرێک بە چەند یاریەک ناتوانین تەقیمێکی بۆ بکەین بۆی کە سەرکەوتوو بێ لەگەڵ چێلسی یاخودیانە. هەموو ئەو ڕاهێنەرانێک کە بوونە ڕاهێنەرێکی چێلسی بۆ دە یاریش لە ئاستی زۆر باش دابوون، بەڵام دواتر تۆمار بکرێ و بزانین تایمی دووەم چۆن ڕاستی دەکاتەوە. ئەمە تاقیکردنەوەیە ئەگەر ڕاستی بێتن، ئەمە شێوازی سەرکەوتنی پلانە. ئەمە ینی تۆ ئەو قۆناغە تێپەڕێنی، تۆ بەرامبەر مانچستەر یاری بکە، بەرامبەر مانچستەر یونایتد یاری بکات، تۆ لە قۆناغی کۆمەڵەکان سەرکەوە، لە قۆناغی 16 یاری قورس تێپەڕێنە. ئەمە لەو کاتێک پێمان دەڵێن ڕاهێنەرێکی سەرکەوتوو بۆ هێشتا شتێکی گەورەم لەو ڕاهێنەرە بەدی نەکردووە. چێلسی خاڵی لاوازی هەیە پێ دوایە کاک بۆتان چێلسی پێویستی بەگرێ بەستە لە گواستنەوەکانی زستانەیە، ینی چێلسی ینی نازانم لە هێڵی پێشەوە چێلسی من هێڵی پێشەوە زۆر بە هێڵێکی تۆقێنەر و بەهێز نابینم. پێ دوایە چێلسی پێویستی بەگرێ بەستی نوێیە؟ بێگومان بیستم خاڵی باسی ئەوە بکەم، ینی کە هەروچت پێویست بە گرێبەستە، ینی گرێبەستەکانی هێلی پێشەوەی چێلسی گرێبەستی گەورەنین، یاریزانی سوپەرین، یاریزانی باش، ینی لە ئێستا دەتوانین بڵێن ئەو یاریزانانە نین کە ڕنگدانەوە و دەنگدانەوەی گەورەی هەبێتن بۆ ئیکە یاریزان لە کاتی یانە لە کاتی زۆر پێویست ڕزگار بکات و ئەوشمان بیر نەچێ، ینی ڕاستە ئەو چەند یاریە تۆزێک لە هێلی بەرگری منەظەمتر یاری دەکات، بەڵام هێشتا ئەم تیپە پێویستی بە گۆڕانکاری باشێ بۆ ئەوی کە تیپێک بێت بتوانێت کە باسی بکەین شایانی گۆڕانکاری بێت لە پێکاتێ پرۆتەر. زۆر باشە کاک بڕیار، یعنی ئەمەوەی خاڵ لەسەر ڕۆناڵدۆ بڵێم، بۆ ئێمە ئەو جورئەتە نەکەین ینی بڵێن ڕۆناڵدۆ ئەم ساڵ نەک ئەستێرەیەکی باش نییە، هێرشبەرێکی گەورەش نییە، هێرشبەرێکی لایکەرەوەش نییە، ینی لە تۆ لە ماوەی چەند یاریە پێم وایە 2 گۆڵی تۆمار کردووە. بۆچی و جورئەتە نەکەین، ینی بۆ ئێمە هێندە شۆڤەکاری کورد بە تایبەتی بۆ هێندە لەوە ئەترسێ ڕوبەڕووی ڕخنەی هاندەرانی یاریزانێک یانەیەک بێتەوە. بۆشتە واقعەکە ناڵێن، ینی ڕۆناڵدۆ ئەم ساڵ من بۆ خۆم معجیب و یاری شێواز یاریکردنی ڕۆناڵدۆ لەوەتی ڕۆناڵدۆ هەیە، بەڵام بۆ دان بۆیان نێم کە ئەم ساڵ ڕۆناڵدۆیشی زۆر خراپە، هێرشبەرێکی سوپەریش نییە، هێرشبەرێکی مامناوەندە، هێرشبەرێکە کە بۆ نمونە لە دەرفەتە ئاسانەکانە گۆڵ تۆمارەکە، تااقەتی خۆماندووکردنی زۆر نییە. بۆ ئەم جورئەتەمان نەبێ. زۆر ئاساییە، من ڕەنگە زۆر کەم ئەم وەرزە قسەم لەسەر کرد بێت بە حکومی دۆخەکە تەبیعیە کریستیانۆ یەدەک بێت و هی ئەوەش نێبێ ڕخنەی لێ بگریت. لەبەرەوەی تەمەنی کریستیانۆ و مێژووی نابێت تۆ بێت ئێستا بە دەرفەتی بزانی، بۆ منێکە کریستیانۆ خۆش ناوێ بە دەرفەتی بزانم لەم کاتەیە کە کریستیانۆ دۆخی خراپۆ لەسەر کورسیە دەگەوانە بێم ڕخنەی نامەنتیقی لێ بگرم، موشەشی پیۆنی بێگومان ئەمەیان دروست نییە، بەڵام لە ئەمە کاتیشە ئەمەوە نابێ بێم پاکانێ بکەم بۆچی یاری پێ ناکرێ و یاریزانە شایستی نا دۆخەکە زۆر تەبیعیە، ئەوەی کە منە بینیم لەسەر کورسیە دەگە حەقی خۆی قسەی لەسەر ناکەن. لەسەر ئەو بابەتە حەزم کردێ بڵێم بەداخەوە بۆ هەندێک لە پیج و سایتە وەرشەکانی خۆمان، ینی ئەم قسەیەکەم زۆر بەدڵسۆزەوە وەکو تۆڵی ناکرێ ئەم ساڵ ڕۆناڵدۆ خراپە من بەر ئەو موشەکەی بەم، ینی بۆ منە هەندێک پیجە بینم لە کاتی یاری بەتاویکەم لە کاتی یاری ڕۆناڵدۆیە کە ڕۆناڵدۆێتە ناوە قەناس هاتە ناوە بۆ من ئەنووسێ قەناس هاتە ناوێک لایکەرەوەتە ناوەتە نا بۆی کۆمنتی بۆ خراپی بۆ بێ، ینی بۆ منە تۆپێک لیا بۆ گۆڵ دۆن تۆپێکی لیا بۆ گۆڵ، ینی ئەم شتاناکرێت لەبەر ناشرینکردنی ڕۆناڵدۆ ئەگەرچی ئەم مێژوویشی گەورەی هەیە وەکو ئەمەژن بێدا لەسەرتاوە وەرزێکی خراپە بۆ ڕۆناڵدۆ، بەڵام ئەکری ئەم وەرزەکەش خراپ نییە، ینی بۆ تەمەنەوە تۆ نەو لیستی پێگاتەکەی تینهاگابی خراپ نییە، ئەمە خۆی دەستکەوتە لەبەرەوەی مانچستەر یونایتد ئەو یانانەی دیکەی تۆپ 6 پریمەر لیگ یانەی کەم نین، بەردەوام لە خۆنیۆکردنەوە ئەپدەیتان و بەردەوام یاریزانی نوێن ئەم تەمەنە ئێستای کریستیانۆ بۆ هەموو دەستکەوتەوە کە گەڕاوەتەوە وەرزی ڕابردوو ژاستێکی باشی پێشکەش کردو هاترێکی لە دوو هاترێکی تۆمار کردو وەرزی ڕابردوو لە تۆتنهام هاترێکی تۆمار کردووە، زۆر ئاساییە دۆخی ئێستای کریستیانۆ بەو تەمەنەوانێت توانای جەستەیی وەک پێویست نییە
ناتوانێت وەک جاران جوڵە بکات توانای مەهاری دابەزیوە تەکنیکیان توانای یاریزانەکە دابەزیوە و فشارێکی زۆریشی لەسرە بەڵام فشارەکە خۆی لەسەر خۆی دروست کردووە دەکرێت ئێستا کریستیانۆ ڕێز دێمێژووی خۆی بگرێت لە دۆخێکی بە تویتێکەوەی ڕاست کردەوە تقریبا لە دۆخێکی کێبڕکی وەکو پریمەلیگ بێتە دەرەوانەیە ممارەسەی تۆپی پێ لە خولێکا بکات کە بتوانێت یاریش بکات بۆ حەزەی کە خۆی هێتیچکۆ یاریزانە نایەسە کورسیە دەبێت ڕووبکاتە یانەیەک کە بتوانێت یاری بکات ڕووکاتە خولێک کە بتوانێت ئەو گۆڵانە تۆمار بکات کە خۆی ئاهەنگێکی خۆشی لەگەڵا بجێڕێت بۆ خۆشی باش پرسیارێکم بۆ دروست لە کاکبۆتانە کاکبۆتان زۆر بە کورتی بۆ بچنە سەر دۆخی میلانیش کاکبۆتان یعنی بەشێک لە هاندرانی ڕۆناڵدۆ و ئەوانەشی کە هاندری ڕۆناڵدۆنین پیان وایە کە دەبوو ڕۆناڵدۆ یعنی پیتواز یاریکردن بێنێ بۆی ئەو مێژووە پرشنگدارەی لەکەدار نەکا لەبەر مۆندیال وازینێنەوە ناکرێت سەواز بێنێ بەڵام تۆ لەگەڵ ئەم ڕائەی پێم وایە ینی دۆخی ڕۆناڵدۆش ئەوەندە خراپ نیە ئێستا ینی واز لە یاریکردن بێنێت ڕۆناڵدۆ دەتوانێت بەردەوام بێت بەو شێوازی ئێستاش ڕۆناڵدۆ بەردەوام بێت پێم وایە خراپ نییە بەڵام دەکرێت لە یانێکی دیکە تۆزێک لە مانچستەر یونایتد خواردتر یاریزانێکی سەرەکیش بێت وەکو یاریزانێک لە بۆکس دەکرێت سوود لە ڕۆناڵدۆ وەربگیرێت لە بۆکسدا بمێنێت نەکەوەی کە وەک پێشوو هەموو ئەرکێکی پێ بدرێت بەڵێ دەستخوازا بۆتان گەندەوێت بە شوێنی یانەیەکا بگەڕێت کە لە بۆکسا هێرشبەرێکی قەناسی نەبێت پێویستی بە کریستیانۆ یعنی کاک بۆتان هاوڕا لە قسە کاک بڕیار پێ دوایە ڕۆناڵدۆ بۆتە قوربانی شێواز یاریکردنی تینهاک بێگومان ئەو قسەی کاکبریا زۆر تەواوە منیش ئاماژەم بۆ کرد کە ئەو ئێستا ئەو یاریزانە دەکرێت لە بۆکە سوودی لێ وەربگیرێ ینی ڕۆناڵدۆ ئەوەندە خراپ نەبووە ئەوەندە بێ ئەوەش نەبووە هیچ سوودێکی بە تیپەکە نەگەێنێت ئەگەر بەشداریش دەکە لە مانچستەر یونایتد بای ئەوە سوود بە تیپەکە دەگەێنێت و پێشم وایە ینی ئەگەر لەگەڵ مانچستەر یونایتد بەردەوام بێت لە هەندی یاریزان چۆن لە یۆرۆلیگ لە شێگیارەکان سەرەکی بوو دەکرێت بەو شێوازە تینهاک مامەڵەی لەگەڵ بکات زۆر باشە یەک دیکەش ئەگەر یەک شتکە ئیزافە پێ بکەم کاک گۆران سەرۆکیانەی چەلسی زۆر ئارەزووی گواستنەوەی ڕۆناڵدۆ دەکات پێم وایە ئەگەر ئەم گواستنەوە لە گواستنەوەی زستانە ڕووبدات بۆ چەلسی بە بێگومانی ڕۆناڵدۆ لە چەلسی پێم وایە وەکو بۆکس یاریزانی بۆکس لە سەرڕم یاریزانی سەرەکی دەبێت ئەگەر ئەمە ڕوو بدات کە زۆر لە میدیای ئینگلیزی باسی دەکەن شتێکی گرنگە وروژان ڕۆناڵدۆ لە چەلسی سەرکەوتووە بێکە ڕووبدا بۆچنی کاک بۆتان بوو تۆ پێ دوایە سەرکەوتووە بێ مەوێ پرسیار لە تۆکەم پێم وابێ لە پریمەری قورسە کریستیانە بتوانێت بۆ ئاستۆ دەرکێت کە هەندەرانی خۆی لێ ڕازی بن باش منیش پێم قورسە تازە لەو دۆخی پریمەرلیگا بتوانێت خولێکی پریمەرلیگ زۆر قورسە ئێستا زۆر باشە کاک بڕیار میلان لە خولیانەکانی ئیتالیا تا ئەندازێک دۆخی باشە میلان لەژێر سەرپەرشتی پیۆلی بە دۆخێکی تقریبان باشە گوزەرەکە بەڵام لە چامپیۆنزیک ئەگەرچی ئاستی باشە بەڵامە دۆڕێ وەرزی پاریژ ئاستی باش بوو لە چامپیۆنزیک لەگەڵ لیڤەرپۆڵ دویاری زۆر گەوری ئەنجامە بەڵام بە ئەنجام شکستیەنە ئەمە کەم ئەزمموی یاریزانەکانە لە چامپیۆنزیک ئەمە ئەو پلانە ناسەرکەوتوەیە کە پیۆلیدایە ڕێژێ ئەمە چیە بۆ میلان لە چامپیۆنزیک بە ئاس باشە بەڵام ئەنجامە دۆڕێ زۆر ڕاست هەر دوو وەرزەکەی سی میلانمان بینیوە وەرزی ڕابردوو لە کۆمەڵێکی قورساوە بەرامبەر لیڤەرپۆڵ و ئەتلەتیکۆ و پۆرتۆ ئەگەر هەڵە نەبم بە ئاست بەرامبەر هەر سیانەکە باش و بە ئەنجام شکستێنەوە ئەم وەرزە تا ڕادەیەک کۆمەڵەکەی باشتر بوو تەنها چێلسی تیا بووە کوڕکابە لەسەر وەرەقە بە هەمان شێوە ئاستی باش بوو ئەنجامی خراپ بووە ئەزمون وەرزی ڕابردوو وەکو ئەزمونی هەوت پێویستنێ وەڵام وەرزە ئەزمموی ئەیسی میلان یاریزانەکانی تا ڕادەیەک بە باشتری بینم بەڵام لە دویاریەکە بەرامبەر چێلسی بە تایبەتی یاری یەکەم پێکانی پێنج یاریزان زۆر بوو لەبەرەوەی ئێستا ئەیسی میلان نەک ئەیسی میلان هیچ جیانەیەکی دیکە ئیتالیا بۆ چەشنە نییە کە سێ یاریزانی سەرەکی پێکان هەبێت و بتوانێت لە چامپیۆنز لیگ ئاستێکی باش پێشکەش کات یەک ڕاستەخۆ ئاستی پاشەکشێکی زۆری پێوە دیارە بێت بە تایبەتی کە تۆ ئەیسی میلان یاریزانێکی وەکو تیێرانس کە کاریگەرترین یاریزانە یاری نەکردووە لە یاریەکەمە ڕاستە ڕەفایلیا و یەکلاییکەرەوەی لە هێڵگەرژبردن بەڵام کاریگەری تیۆرناندز بەسەر تیپەکەوانێت لە ڕەفایلیا و زیاترە ئەم یاریزانکاری بۆ یاری دووەم ئەیسی میلان تا خولێکی 15 باشترین یاری کردووە بەڵام لە دوای کارتە سوورەکەی تۆمۆریوانێ ئەیسی میلان پاشەکشەی کرد چەندە نزیک بلوی بشگەڕێتەوانێ بەڵام میتر بەرامبەر یانێکی وەکو چێلسی ئەزمونێکی باشیانەیە لە چامپیۆنز لیگ و زۆرە لە یاریزانەکان لە برنەوەی نازناوی 2020 بەشدار بوون
ئەمە ئاسان نییە بۆیە دۆخی ئێستا میلان خراپیش نییە بۆ جۆرە بەڵام ئێستا تاقیکردنەوە ڕاستەقینەکەی پیۆلی و یاریزانەکانیشە لە چامپیۆنز لیگ بەرامبەر داینەمۆ زەگرە بیاری دەکەن ئەبێت تەنها سەرنجیا لەسەر خۆیان بێت برنەوە تۆمار بکەن داینەمۆ زەگراب یانێکیەوەنە قورس نییە بۆ یانێکی خۆی سیمیلان ئەی میلان لەم یاریەدا خاڵە دەست بات لە ئەستۆی خۆیدایە ئەو خۆی لێ بەرپرسیارە ئەمە شتێ نامێنێتە بەناوی کە بڵێ یاریزانەکانی پێکانیان هەیە یان هەڵی تەحکیمی ڕوویاوە و دواتریش بەرامبەر سالزبۆرگ بە هەمان شێوە لە ناو یاریگای خۆیدا دەبێت چاوی لە ئەنجامی خۆی بێت جوهد و توانای ئەم یانەیە لەم دویاری دوایی چامپیۆنز لیگا زۆر گرنگە گەنا لە سێریا ئەی لە ئیتاڵیای میلان پاشەکشەی نەکردو بە هەمان ڕۆحیەت و بە هەمان ڕیتمی وەرزی ڕابردووانی یاری دەکات تەنها چاوەڕێی یەک کەوتنی ناپۆلی تا ئەوەی پێشەنگی وەربگرێتەوە. زۆر باشە کاک بۆتان لەسەر دۆخی میلان لە چامپیۆنز لیگ ینی پێم وایە 4 خاڵی هەیە کاک بڕیار لە دو پلەی ڕیزبەندی شایوانە لە پلەی سێمە ینی سالزبۆرگ 6 خاڵی هەیە سالزبۆرگ 7 هەیە سالزبۆرگ 6 هەیە چەلسی 7 خاڵی هەیە ینی 6-4 بەڵە 4 بەڵە 4 بۆی لەگەڵ دینەمۆ زەگرەبە دۆخی میلان لە چامپیۆنز لیگ کەمێک ئاڵۆزە بەڵام تا ڕادێک لەدەستی خۆشیایەتی ئەگەر سەرکەوتن لەر دویارەکە تۆمار کاگاتە قۆناغی داهاتوو میلان وەکو باسم کرد تیپێکی زۆر باشە تیپێکی جەماعیە تیپێکی زۆر خوب ینی بەڕاستی مەگەر ئارسناڵەکەی ئەم وەرزەی من هێندە تێتام و چێژم پێ بەخشە کە میلان پێمە بەخشێ ئەم ساڵ بۆ میلان چەند یاریەکی میلانم بینیوە بەڕاستی ناڵم هەمووی ینی یاریکی زۆر هەر لە وەرزی ڕابردوش یاریکی بە کۆماڵ ینی ئەستێرێکی تەنها نبینی لە میلان هەموو هەر ئەستێری هەموو یاریزانی باش هەمووی ئەجەنگێ لە پێناوبرنەوەی نازناوە بەڵام ئەبینی لە چامپیۆنز لیگ ئەنجامی نییە ینی ئەگەرچی ئاسی بەرزی پێشکەشەکە خاڵ لاوازەکانی میلان چین ینی هۆکار چیەکە میلان لە چامپیۆنز لیگ بە ئەنجامە دۆڕێ وڵا کا گۆران ینی ئەگەر سەیری میلان بکەین پێم وایە لە ئەم مەرزە لە خولیانە پاڵەکانی ئەوروپا لە هەموو یاریەکان میلان خراپ نەبوو هەرچەندە ینی بەرامبەر چێلسی دووچاری شکست بوو بەڵام چانسی میلان ینی لە یاری دوم کە کارتە سوورەکە وەگری ئێستا وەکو کاک بریاژ ئاماژەی پێکرد نەچینەوە سە حاڵەت تاحکیمیەکان بەڵام دوو سزا نەماوە کە لە دانی سزا و کارتی سووربەیەکەوە ئەم نازانم چۆن بۆ ئەم بڕیارە دەمێک لەسەر ئەو یاسانە خوێنمەوە شتوانە بەڵام ئەمە بەرامبەر میلان ڕوویدا ئێستا میلان دۆخەکەشی هێندە خراپ نەتوانێت سەرکەوت بێ بۆ قۆناغی داهاتووی خولیانە پاڵەکانی ئەوروپا بە تایبەت ئەگەر چێلسی خزمەتێک بە میلان بکاتلەوەی کە لە سالزبۆرگ بەرامبەر بێ دیاخودێ بەڵام پێم وایە یاری داهاتووی میلان بەو ئاستەی کە ئێستا دەیبینین دەتوانێت هەردوو یاریەکە سەرکەوتن تۆمار بکات و بگاتە قۆناغی داهاتوو بە تایبەت یاری ئەم جاریان بەرامبەر دۆنۆزگرات کە دەتوانێت سێ خاڵ یاریەکە پێم وایە دەستەبەر بکات ئەگەر دوایین یاریش لەگەر سالزبۆرگ بێ ئەگەر چێلسی خزمەتێکی بکە بەرامبەر دوور بە دوور نازانرێ بگەیشتە قۆناغی داهاتوو بۆیە من حاڵەتی میلان بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو تا ڕادەیەک گەشتبینم هەرچەندە لە دوایینی کۆمەڵەکەیەتی بەڵام گەشتبینم بۆی کە میلان ئەم وەرزە بگەیشتە قۆناغی 16 خولیانە پاڵەکانی ئەوروپا. زۆر باشە میلان دیارە لە دەرەوە یاریگەی خۆی یاریەکە ئەو چانسە هەیە کە بۆ نمونە یانەی چەلسی شەر لە دەرەوە یاریگەی خۆی ڕوبەڕووی سالزبۆرگ بێتەوە سالزبۆرگ ئەم وەرزە ئاستێکی یعنی تاڕندازێک باش پێشکەش کردو خاوەنی 6 خاڵە لە کۆی کۆبەڵەکە ئەمە هەلێک نییە بۆی بڵین میلان نەگاتە قۆناغی داهاتوو ینی بۆ نمونە ئەم یاری چەلسی لەگەڵ سالزبۆرگە لە دەرەوە یاریگەی خۆیەتی حتممە بێت چێلسی چای لە برنەوەی خۆی بێ لە بەرەوەی بێت و شکست بێنە بەرامە سالزبۆرگ پێشەنگی کۆمەڵەکە لە دەستدا ئێگە میلان لە دەنەمە زەگرەی بێتوانێت خاڵەکان لەگەڵ چێلسی یەکسانە بێتەوە کەواتە کۆتا یاری بۆ چێلسیەکەوێتە ئەوێ بە یاریمان و نەمان لە ئەنجامێکی خراپە دواتە میلان سالزبۆرگ سەرەکەون بۆیە بە دڵنیایوانێت چێلسی کە چێلسیش سەر نەکەوتوە بۆیە سالزبۆرگ ئاسانیە کاک بڕیار ینی سەر نەکەوتە بۆیە ئەرشی سالزبۆرگش ئاسانیت چێلسی دەبێت یاری بۆ خۆی بکات کە لە دۆخێکی کێبڕکێکاری بێگومان زۆر باشە بەڵام پاڵەوانی ئەم کۆمەڵە ئەو دوێ کە سەر دەکەم بۆ دوای قۆناغ ببینێتەوە. زۆر باشە یارینەکردنی تۆمۆری کاک بۆتان کاریگەریە بێ لەسەر ئاستی میلان بێگومان ینی چووکە لەبەرەوەی میلان یەدەجی زۆر باشی نییە یانەکانی دیکە ینی پێکاتەیەکە زیاتر ئەگەر یاریزان و دو یاریزان بۆیە هەر یاریزانێک لە میلان دووچاری پێکان بێت کاریگەری لەسەر تیپەکە دروست دەکات بەڵام هێشتا دەتوانم بڵێم بە پێکانیشەوە هێشتا هیوان بە میلان هەیە. زۆر باشە بە پیۆلی یان بە میلان بە پیۆلی و بە میلانیش چونکە پیۆلی بەڕاستی کەم ڕاهێنەرمان بینیوە بەو شێوازە و
بەڵێ دەتوانێت ینی توانێت ڕێگە چارەیەک بۆ تیپەکە بدۆزێتەوە ئەمە خاڵە هەرێک گریگەکە ڕاهێنەرە زۆر باشە ئەمەوێت لەسەر دویانی تری ئیتالیا قسە بکەم بە کورتی کاک بڕیار ناپۆلی بە کەس ڕناگیرێ لەژێر دەستی سپالێتیە گەیشتۆتە قۆناغی شازەی چامپیۆنز لیگ ئاستێکی زۆر ناوازە یعنی بەڕاستی ئەوەی گەسی یاری ناپۆلیەکان بە تایبەتی لە چامپیۆنز لیگ ئاستێکی زۆر باش پێشکەشەکە سپالێتی یانی ئەم تیپە جەنگی لە پێناوە سەیری یاریزانەکە هەمووی جەنگاوەرن تیپێکی زۆر باشە سیایزانشی دەستداوە لە ئێستاە چیت هەیە لەسەر ناپۆلەکەی سپالێتی کە ئەم هەفتەیە دیارە بەرامبەر گلاسکۆ ڕەنجەرز لە چامپیۆنز لیگ یاریەکە لەنێو یاریگەی خۆی پێم وایە سەرکەوتنی لە چامپیۆنز لیگ لای کردوێتەوانێ ئەویان زۆرە و لە خول پێ دوایە نەفەس درێژە بێ وڵی یە بەشە لەوەی کە ئەوەیە ناپۆلی تا ئاستێکی بەرزی پێشکەش کردووە چاوی لەسەر نیەکا گۆران بە پێچوانەوە چاوەڕێکرا خراپ بێت تۆ کۆلێبالی قاعیدێک لەگەڵی بەرگری ئینسینیە چەندە من وەکو یازانی سۆپەر نەبینیوە بەڵام بۆ ناپۆلی هەر گرنگ بووە درایز مێرتێنس گۆڵکاری مێژوویانەکە ئەمانەی لەشێ دەزاوە بەڵام بە چەندگرێ بەستێکی گرافیشکا و کیم جۆن کیم جای ئۆن و ئانی ئەم بەرگری کارێکی یابانیە ناوە ئەمە چاوەڕێ ناکرێت تۆ سێری پریمەلی کەدانە چ بەرگری کارێک دەهێنەیانەکانەوە چ بەرگری کارێکی ناوە لە خولی تورکیە لە گەڵاتەسەڕای و یاریزانێکی تریە ناوە لە خولی ڕووسی و ئەمانەیە کەچی سێرەکەی تیپەکە زۆر باش یاری دەکات و لەگەڵ سپارێتیشێکی کە لەو ڕاهێنەرانی لە ئینتەرمیلان و ڕۆما ژەروا بووە کاتێک هاتووەتە سەر ئەنجامی خراپ توانیوێتی تیپەکە دروست کاتەوە بەڵام ئەمە دەبێت بیبینی بە تایبەتی لەم هەفتەیەدا بەرامبەر ڕۆما یاری دەکات ئەمە قورسە بۆ سپالێتی لەبەرەوەی بەرامبەر ڕاهێنەرە یاریەکە پرتوگالیا جۆزێ مۆرینۆ یەکێکە لەو ڕاهێنەرانەیە میشە دەیەوێت باز بکرێت ڕاگررتنی ناپۆلی بۆ مۆرینۆ خاڵێکی زۆر گرنگە عنی تۆ یەکسەر بێ بە ماشێتی ڕۆژنامەکان مۆرینۆ توانی سپالێتی و ناپۆلی لە مەرزای ڕابگرێت کە هیچ ژیانێک لە ئەوروپا لە ئیتاڵیا نەتوانێت ڕابگرێت بۆ مۆرینۆ زۆر ئەنجام مۆرینۆشکێکە لەو ڕاهێنەرانەی زۆر باش لەم خاڵەیە زیرەکە ژیرە کە تیپی بەرامبەر ڕابگرێ و ڕۆماش ئێستا ئاستێکی جێگیری پێگاتێکی جێگیری لەگەڵ مۆرینۆ یانەکە گەشەی کردووە خۆزگە دیبالا تووشی پێکان نەبووە من حەزم دەکرد ئەم وەرزە ڕۆما کێبڕکەی نازناوەکە بکەوتەنە نازناوی خولی تاڵیش باتەوە چەندە من هادەرەوەیان هێژن دەستخۆش زۆر باشە کاک بۆتان زۆر بە کوردی سەبارەت بە ناپۆلەکەی سپالێتی ینی ئەمەل هەیە ئەم تیپە خۆناغی شانزە تێپەڕێنە ئەگە چی ئێمە نازانین خۆناغی شانزە ڕوبەڕووی چێ بێتەوە بەڵام یعنی بەپێ و ئاستە بەرزەی کە بەڕاستی لە خۆناغی کۆمەڵەکان پێشکەشی کردو هیچ جارێک شکستینەیە ناوە لە خولی ئیتالی لە پێشەنگی ڕیزبەندیایە پێ دوایە کە بتوانێت بگاتە قۆناغەکانی کۆتایی چامپیۆنز لیگ بەڵێ کاک گۆران ڕەنگە کاک بڕیاریش ئەو شایدێن بۆ بدەلەوەی کە هەردووکمان زیاتر متابعی خولی ئیتالین سپالێتی لە پەرپێدانی یاریزان زۆر لێ هاتووە دیارتی نمونەش محەممەد سەلاح ینی لە بەرچاومان ڕۆیشتنی بۆ نمونە مارتینێز کۆلیبالی هەروەها فابیان ڕۆیس هەم ئەمانە وای کرد ئەم ڕاهێنەرە سپالێتی کاڤاراس خێلیا ڕاستپادۆری سیمیۆنی هەروەها مینجای کیم کە لە شوێنی کۆلیبالی هینای بتوانێت ئازاد بێت لەو گرێبەستانەی کە خۆی دەیەوێت ئەمە وای کرد ینی هەندێک لەو یاریزانانە بێنێت کە گونجاندنێکی زۆر باش بتوانێت توانای پەرەپێدانیان بەرەو پێشەوە ببات کە ئەمەی کردووە هەروەها لە هێلی ناوەڕاست کە سێ یاریزانی گواستەوە من ئەم ساڵەکە زۆر ینی متابعی یانەی ناپۆلیم کردووە لۆپتکا ئەنگوێسا و زنیسکی دا ینی ئەم سێ یاریزانە لە هەموو یاریەک سوپەر یاری دەکەن لەگەڵ ئەوەشە هەموو ئەم گرێبەسانەش دوو سێ یاریزانی یەدەگی زۆر باشی ئۆلیڤێرا و ئەندلۆمبیلی چەند یاریزانێک دیکەی هەیە کە دەکرێت شوێنی ئەو یاریزانانە پڕ بکەنەوە کە بەشداری ناکەن یا پێکانن یان شێواز یاریکردنی تیپەکە بگۆڕێت بۆیە پێم وایە سپالێتی لەم شێوازانە زۆردا سەرکەوتوو بوو بەڵام لەگەڵ ئەوەشە سپالێتی یەک خاڵی زۆر خراپی هەبووە لەوەی کە لەگەڵ ئینتەر بوو لەگەڵ ڕۆما بوو نازانم هەست دەکەم تۆزێک گۆڕانکاری پێداکراوە بەڵام هێشتا ماوێتی ئەوەیە لە یارە چارەنووسازەکاندا لە بڕیاردان تۆزێک ینی یەکلاکەرەوە نییە ئەمە وای کردووە لە هەندێک یاریدا خراپ بەسەر تیپەکە بشکێتەوە هیوادارم ینی ئەم گۆڕانکارش کرێ حەز دەکەن ینی وەکو تیپی نوێ بێتەوە نێوڕکابەریەکان وەکو ڕۆما وەکو ناپۆلی بۆی بتوانین خولی ئیتالی دام چێژی بۆ بگەڕێت زۆر باشە کاک بڕیاریەکی لایەنەکانی ترکە بەڕاستی من هەمیشە سەرنجم لەسەری هەبووە یۆڤانتۆسەکە لەژێر سەرپەرشتی ئەلگری لە چامپیۆنز لیگ
یعنی دۆخی زۆر دۆ خراپە خاوەنی سێ وەکو خاڵە بەشەونە تا ڕادەی لە بۆ دەرەوەی نمونە چەندێکەیە. بەنفیکا و پاریزێکی 8 خاڵیان هەیە بەرامبەر بەنفیکا ژێرەکە لەم هەفتەیە من ئەلێگری بە ڕایەندەر نازانم پێم وایە گوناحی لە دووری شەوە سەی تۆڵ پێ بکە تۆڵێکی لەسەرم قسەیە وەڵا 100% لەگەڵتام یۆڤانتۆس پێ دوایە پێویستی بە گۆڕنی ڕایەنەرە یا بڕیاردان لەوەی کە ئەلگری هێنایەوە هەڵە بوو یۆڤانتۆس پێویستی بە گۆڕینی ئەقلێتی کارژێڕیانەکە هەیە دەبێت خۆیان گۆڕانکاری لە خۆیاندا بکەن ئەوان دەرفەتی زۆر باشیان بۆ هاتە پێش ببنە یانەیەکی جیهانی کاتێک کریستیانۆ ڕووی کردەمیانێ بەڵام ناتوانانی وەبەرهێنان لەم گرێبەستەیە بکەن بتوانن تیپەکە زیاتر بەرەو پێش بەرن تیپەکە بکەن بەیانێکی جیهانی کە لە هەموو دنیا سپۆنسەری بکرێت و داهاتێکی وا بێتە نێومیانەوە بتوانن کێبڕکێ لەسەر کڕینی باشترینەکە بکەن باڵکو پاشەکشەی کرد بێنانەوە لەگری هێندەی دیکە پاشەکشەی کرد و هیواداریشم بەدەرکردنیان لە چامپیۆنز لیگ ڕاستەخۆ ئەلێگریش دوور کرێتوانێت ڕایەنەری لاوان دێنن هەر ڕایەنەرێکی دیکە دێنن حتمما من لە سەدەمی پیرلویا چەند جای تیژ قسەم کردووە زۆر چێژم لە یاری یۆڤانتۆس بینیوە بەداخۆ پیلۆ لە سەدەمێکا وەرگێک کە ئەزمموی ڕاهێنەرایەتی بۆ تایمی دووەم زۆر خراپ بوو ئەگەنا لە ڕووی گۆڕینی شێواز یاری یۆڤانتۆسانێ سەرکەوتوش زۆر باشە کاک بۆتان ئەمە کەمە دو پرسیار لە تۆ کاتمان وردوردەوە پێم وایە کەمێکمان ماوە یۆڤانتۆس و ئەلێگری کە بەڕاستی ئەم هەفتەیە بەرامبەر بەنفیکا یاریەکە ئەگەر برنەوە تۆمار بکەن خاڵەکانیانە بە 6 خاڵێشتا بەنفیکا 8 خاڵێ بێ ینی بۆ برنەوەیەکی بەنفیکاگاتە قۆناغی داهاتوو چیت هەیە ئەگەری یۆڤانتۆس لاوازایان ئەکرێ بڵین هەیە ئەگەری ماوە بۆ سەکەوتن بۆ قۆناغی داهاتوو ئەلێگری ڕایەنەرێکی گونجاوە بۆ ئەم تیپە ئەگەری یۆڤینتۆس زۆر لاوازە پێم وایە وای نبینیم ئەلێگری ئەو توانایی هەبێت بتوانێت یۆڤینتۆس بگەڕێنێتەوە ئەلێگری گەڕانەوەی هەڵە بوو کردنی بە ڕاهێنەری هەر هەڵە بوو ئێستا یۆڤینتۆس پێویستی بە گەڕانەوەی ڕاهێنەرێکی وەکو کۆنتیە بە هەموو دەسەڵاتێکەوە لە پێ دوایە لە چامپیۆنز لیگیش تەواو هەلی لە دەستداوە پێم وایە ینی ئەلێگری ئەو ڕاهێنەرە نییە بتوانێت لەو شێوازە قورسە و لەو شێواز مامەڵە دۆخەی یۆڤی ئێستا تێکەوتۆ بتوانێت تیپەکە بگەڕێنێتەوە سەر ڕێزکەی بگەڕێنەوە ئەو زۆر باش ئەو ڕکابەرێت توندا یۆڤینتۆس ڕزگار بکە من ئەوە لە کۆنتی بەدی ناکەم و پێشمانە ئەو توانای ئەو ڕاهێنەرە ینی بەزدی پێکانێکی زۆر ڕوو لەم یانەیە کات بریمەر یەکێکە لە باشنی بەرگریکارەکانی خولی تاڵی وەرزی ڕابردوو باشنی بەرگریکار دیاری کراوە ئەو تا تووشی پێکان بوو پۆگبا کە گەڕای ئەو پۆگبا بڵین هەر خۆی پێکانی هەیە ینی کەم یاریزانەیە لێڤانتۆسا چەند هەفتەیە بتوانێت یاری بکە بێ بەبەردەوامی پێکانێکی زۆر ڕوو لەم یانەیەکە کێشە لە مەشقەکانە هەیە سیستەمی خواردنیانە ڕایەنەری توانای جەستەییە گرفتێکەیە بێت چارەسەریکەن ئەم هەموو پێکانە زەربەی زۆری لایەنەکەدا من پێشم وایە ینی دووبارەیەکەمەوە کە من پێم وایە ئەلێگری ڕایەنەرێکی نەک نۆرماڵ ڕایەنەرێکی خراپە برنەوەی ئەو هەموو نازناوی سکۆدی تۆیەش لە چەند ساڵی ڕابردووترە لە نەبوونی تیپی بەهێز بۆ لە ئەو پێکاتەیە بەڕاستی هەر یاریزانەکەبەری نەبوو یەکیش بۆ ئامادەکردنی کۆنتی بۆ تیپێکە ئامادەکرد بوو بەڵێ سپاس بۆتان عومەر لە هەودەرەوە ڕاستەخۆ سپاس بۆ تەواوی کۆمنتەکانت مادووما کردی کاک بۆتان سپاس بۆ ئەمەدەبوونت کاک بورێکیان سپاس بۆ تۆش سپاس بۆ بینەرانەی کە تا سەرجەگەڵ بابوون سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم خۆی گەورە تەمەن با ئیشەڵڵا هەفتەی داهاتوو دەینەوە خزمەت خواتان لەگەڵ